پیاوێک هەموو چەمەنی چەرخان کرد بە خۆشەویستی ژنەکەی. هەموو جیهان پێیان بچێتە، بەڵام توانی شاخێکی تەواو لەبەر ژنەکەی ببڕێت. دۆستراتمانجی پیاوێکی دانیشتووی هیندستانە. لە ساڵی 1934 لەدایک بووە. چیرۆکەکەی بە جۆرێک ناخەژێنا کە سەرەتا خەڵکی پێیان دەوت لە خەفەتە شێت بووە، بەڵام لە کۆتایی ئەوەی کردی هەموو جیهانی سەرسام کرد. دۆستراج خێزانەکەی دووگیان دەبێت. لە کاتێکدا خێزانەکەی دووگیانە و ڕێگەوبانی ئەو کاتە زۆر خراپە، خێزانەکەی باری تەندروستی تێک دەچێت و بەپەلە پێویستی بەوەیە بگوازرێتەوە بە نەخۆشخانە. لە کاتێکا لە لادیەکەی دۆستراج دکتۆری لێ نییە. بۆ ئەوەی بتوانن پزیشک ببینن پێویستەکات بەسەر چیاکەدا تێپەڕ بن بۆ لادێکی تەنیشتیان، بەڵام بارودۆخی ژنەکەی زۆر خراپە و گیان لەدەست دەدات، بۆ هۆی ئەوەی کە نەیانتوانی لە کاتی پێویستدا بە زووی بیگەێنە نەخۆشخانە. دوای گیان لەدەستدانی خێزانەکەی دۆستراج سوێن دەخوات، دەڵێت جارێکی تر من ڕێگە نادەم هیچ کەسێک بە هەمان چارەنووسی من و ژنەکەمدا تێپەڕ بێت. دوو کەرەستەی سادا بەدەستیەوە دەگرێت. ماوەی 22 ساڵ بەردەوام دەبێت لەوەی هەوڵ بدات ڕێگەیەک دروست بکات. دۆستراج بە تەنیا خۆی و چەکوشەکەی 22 ساڵ بەبێ وەستان و بەبێ ماندووبوون بەردەوام دەبێت لە کوونکردنی ئەو شاخە، هەتاوەکو دوای 22 ساڵ بە تەواوەتی شاخەکە دەبڕێت و شەقامێکی فراوانی لەسەر دروست دەکات. چیرۆکی دۆستراج هەتاوەکو ئێستاش بەناوبانگە و هەموو خەڵکی سەرسامن بۆی پیاوێک دەتوانێت لەبەر خۆشەویستی هاوژینەکەی شاخێک ببڕێت. چیرۆکی دۆستراج هەتاوەکو ئێستاش لە جیهاندا باس دەکرێت. دواوەی کە ڕێگاکەی دروست کرد بە پیاوی شاخ ناوبانگی دەرکرد و تاوەکو ئەمڕۆژەش چیرۆکەکەی باس دەکرێتەوە کە چۆن پیاوێک بە تەنها بە دوو کەرەستەی سادە و بەهێزی بازوو توانی شەقامێکی لەو جۆرە دروست بکات و چیایەک ببڕێتەوە، تاکە شتیشکە پاڵپشت و هاندەری بوو خۆشەویستی ئەو بوو بۆ خێزانەکەی.